گەشت و سەیرانی قوتابخانەکان ڕاگیرە ئەمەش بە بڕیاری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی نەژاد عەبدوڵڵا. ئەم بڕیارە لە چێوە هات؟ دوایەوەی ئەمڕۆ ئێوارە پاسێکی قوتابیان لە گوندی سەرکارێز وەرگەڕا و لە ئەنجامدا چەند قوتابی و مامۆستایەکیش لەناو پاسەکەدا بریندار بوون. ئەم بڕیارەیان بە پێویستانی وەکو هاوخەمی بۆ ڕووداوەکە و بۆ پاراستنی گیانی قوتابیانیش لەمە دووە چەند گەشت و سەیرانە کە دەکرێن بە بڕیاری بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بڕیار دراوە ڕابگیرن. لە ڕووداوەکەدا 18 مامۆستا و قوتابی بریندار بوون، لەوانەش تەنیا 2 مامۆستایەک و قوتابیەک پێویستیان بە نەشتەرگەریە و باقی ئەوانەی کە ماونەتەوە ئێستا باری تەندروستیان جێگیرە و بەشێکیش لە بریندارەکان گەڕێنراونەتەوە بۆ ماڵەوە. بۆ ئەوەی وردەکاری ئەم بابەتە بزانن سەردانی ماڵپەڕی 964 بکەن.